زۆرن ئەو هونەرمەندانەی کە بە شێوازی جیاواز هونەرەکەیان بەکارئهێنن و هەروەها ئەتوانن کا خزمەتی بکەن. هەندێک لە خوێندکارانیش بیر لەواکەنەوە کە یەکەم ئەزمموی کارکردنیان بۆ بابەتێکی جیاواز بێت یاخود هەندێک کات بۆ دەربڕینی بابەتێک بێت کە بێگومان بتوانێت پشگیری لە پشتکارەکانیەوە بێ. شۆخان محەممەد یەکێک لەو خاتونانەی کە بێگومان هونەرمەندا و توانیوێتی لە کارنامەی بڵین دو ساڵی دەرچوونی خۆیان بەشێک لە کارە هونەریەکانی بۆ دەربڕینی ئازارەکانی ژن بەکاربێنێت و بتوانێت بیکاتە کارێکی هونەری تایبەت. ئەم ئیشە هەڵبەتە کە ئەبینرێ لێرەیە باز لە جانتایەکە کو ناسنامەی ئافرەت کە ئافرەت دایمەن بەوا ناسی جانتایەکە با بڵێن دوو دیوی هەیە. دیوی یەکەمی ئەوەیە کە جانتایەکە و کەلوپەلی ئافرەتانی تایە وەکو ئەبینن ڕژاوە با بڵێن کەلوپەلەکانی لە کۆمەڵک پێک هاتووە لە ملوانکە و ئەینەک و مایکە وەمە سوورا و با بڵێن هەروەها جانتای بچووکی بڵند کیفی ناو جانتاکە خۆیەتی و هەروە بۆن و هەنە لەم بابەت هەتا مۆبایلیشی تایە کە ئەمە دەلال لە ناسنامەی ئافرەتەکە وەکو ئافرەت کە بابەتەکە لەسەر بەکاربردنە ئەنی کەلوپەلی بەکاربردن کە لەم دنیای ئێستا زۆر بەکاریەت بە حەجمی 2 مەتر و دروست کراوە پەیکەرێکە. ئەم پەیکەر چەند پارچەکانی کو واست بکرد لەگەڵ یاەتی کە حەجمان مەترێکە ئەویش لێرە ئەمێ باسی ئەو بکەم کە ئەم ئیشەم لە پێشانگای کۆلێژا بەشداری کرد کەو کات ئەم پرۆژەیەم لە کۆلێژ لە قۆناغی چواری کۆلێجما بڵێن پرۆژێ و کاتەم بوو کارنامەی دەرچوونم بوو کە پیشان نەدرابوو هەوڵما لەگەڵ جامیعە جارێکی تر قسەم کردەوە کە منەسە لە دەروی جامیعە خەریکار و پشی خۆمم بەشداری پێ بکەم لەم پێشانگایە و پیشاندرا ئەوە بوو کە بەشداری کرد و ئاستێکی باشیشی بەرچاوی بینی کە لە پێشانگای ئۆنلاینی پێشانگانە و دەوڵەتی ئینتەرناشناڵی مەگەزینە ئەتوان بڵێن پلەی یەکەمی بەدەستێناکو فۆتۆگرافەر کە تەرحکرا بوو لەلایەن کاک ناسحەوە کە جێ خۆشحاڵی من بوو. ئەتوانم بڵێم ئەم ئیشە هیلاکی پێوە بوو هیلاک بووم لەگەڵیا بەڵام چێژم لێ ئەبینی. دیوەکی تری ئەم جانتایە کە لە ناوەوە فیلمی تا ئەرزەکەم با بڵین بینینی سینەمایە میدیە لەسەر ئازارە نەوتراوەکانی ئافرەت ئەو ئازارانی کە ئافرەت هەیەی کە لە دیوی دەرەوە کە نابینرێت هەرکو ئافرەتێک ئەمەم شبهانوە هەمیشە ئافرەت دیوی دەروی جوان و مایکە و کۆمەڵشتی جوانکاری لە خۆی گرتو هەرکو خۆی کەوکو جوانەکانی پیشان ئەیە لە دیوی ناوەشە خۆتە نەزین دڵی ئافرەت کۆمەڵە معانات و ئەوانی کە بەری کەوتو هەموو هەڵگرتوکە دیار نییە کە ئەو بەم ئەوکو میدیا لێرە بە 2 فلم باسم کردووە وەکو خۆشمان وەکو ئافرەت خۆم کە گە باسی کەم هەن لەو ئازارانی کە بیڵێم کە لە کاتی دروستکردنی ئەمە کە 2019 بوو ئەف بڵێم 19 بوو کە ئەم پرۆژێم کارناوی دەرچوونەکەم ئەو ساڵە بوو بەر کۆمەڵی ناخۆشی کەوتم بەڵام یەکێ لەوانە کە ناخۆشی ئافرەتەکان زۆرە با بڵین وەکو خۆم کە 2 هاوڕێی گەنجم لە دەستا و کاتە بە حادیسە ڕۆشتن یەکیان بە نەخۆشی ڕۆژ و دواتر و مەرگی بە کۆرۆنا تێپەڕی و دواتر بەداخەوە 6 مانگ پێش ئێستا کە من باوکم لە دەستا کە بۆ من ئەسەفێکی زۆر بوو کە هەمیشە هاوکارم بوو لە ئیشەکانیشم. ئەمانە کۆمەڵە لەو ئازارانن کە حەزەکەم ئێستا لەگەڵ ئیشەکەما بیڵم کە تازە دوای ئەوە لەسەر من دروست بوو و زۆر سپاسی کۆلێجەکەم زۆر سپاسی ئێوەکەم زۆر سپاسی کۆلێجی هونەرەکەم کەم ئیشی پاراست ئەو چەند 4 ساڵ زیاتر تێپەڕی بەسەریە کە پاراستی زۆر سپاس بە تایبەتی مامۆستاڕێبوارم کە زۆر هاوکار و هاندەرم بوو و هەموو مامۆستاکانم ئەم ئیشان پاراست و سپاس بۆ زانکۆی سلەیمانی کە توانین لە فیستیڤالەکە بتوان بەشداری پێ بکەم و جارێکی تر پیشان بدرێتەوە. سپاس بۆ باش. هەڵبەتە بکارانی کە ئێمە ئەیکەین لێرە ئەمە پەیکەرێکی مۆدێرنەیە بۆ یەکەم جاریشە لە کوردستان و لە عێراق ئەتوانم بڵێم
هەتاکو ئێستا لە جادەی شانزە لێزی فەڕەنساش بەم شێوازە ئیش نەکراوە ئەم نوع ئیشانەکە بەم حەجمە و کە ئۆپ ئارت و پۆپ ئارت ئەگرێتەوە زیاتر هەفتا بۆ 100 ساڵی داهاتوو باس دەکا با بڵێین ئەنچۆنەڵی لە پێشەوەی لە ئەوروپا لێرش کەمتر کراوە وەکو نەحاتیش کچان کەمن لە مەجالە ئیش بکەن بەڵام وەکو پیشاندانی ئیشێک بەم حەجمە و بەم شێوازە توان بڵم تاکوسن نەکراوە ئەو 4 ساڵ تێپەڕۆ لە دوای کۆلێجەوە وەکو بڵین وەکو بابەتی میدیای لەسەر ئازارەکانی ئافرەت ئەمە لاشت لە چمکێک لە ئێمە کەم کات و پیشان بین لەمە دووە ئەمە ئەو ڕچکەیە بگرین و بشکێنین کە پیشان بین بە هۆکاری پەیکەرێکی لەم شێوازە کە ئەتوانم بڵم ڕاستە ئەو تموتیژ و کارانی کاکرێ وەکو ئازاری باسکردنی ئازاری ئافرەکە باز نەکراوە هەنێکیشێ لەش بە شێوازە شازەکان لە زۆر کەمتر پیشان درابێ بەش بە شێوەی نەحت بەم شێوازە پیشان نەدراوە ئەتوانم بڵێم کە ئەم کارانەی کاکرێت ئەوە نییە بڵین کە بینەر لی تێبگا جارێ بەوە نەحتێکەوە توانین پیشانی بین ئەمە بۆ شێوازە بە شێوەیەکی جوانتر لەوکو ئێستا ئەمە پیشانی بین وە لەو تموتیژەکانی بەرامبەر بە ئافرەت گەر باس بکەین هەتاکو ئێستش کە تاکو 2017 هەژدەش هەتا و کاتا با بڵێن بەپێی ئەو داتانە کراوە تموتیژی بەرامبەر بە ئافرەت هەر بەردەوامە بێتە سەرۆگە هەگەر هەمووی باسکەین بەس کە لە ناو دڵی کە هونەرمەند بێت یاخود هەر کەسایەتێک بێت هەر ئافرەتێک بێت بەم شێوازەکە لە پێکەرێکی بەم شێوازە پیشان بدرێت ئیتر من بەم شێوازە بۆ یەکەم جارە بەم شێوازە ئیشم کردەوە و حەزەکەم چۆنەڵێ ئێمە بەهۆی هۆکاری ئیشە هونەرەکانمانە بتوانین ئەوانی کە معاناتە کۆمەڵش پیشان بدرێت بە شێوازێکی جوان پیشانی بینەر بێتەوە بینێت بتوانێت زیاتر سەرنجی بەلای ئیشەکە و گوێگرتنا بڕە.